الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. برا خوشكانی بەڕێز مسلمانان، السلام عليكم ورحمة الله. ئێمە هەر لەسەر پێشکەشکردنی بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان بەردەوامین. ئێمە گەیشتونی ئاڵلقەی 25 کە ئەمە ئاڵلقەی کۆتاییە لە تەوەری چوارەم، بەهرەمەندبوونی مسلمانان لە جگە لە خۆیان، واتە لە نامسلمانان لە سەرجەم بوارەکاندا مادام لەگەڵ وەحیدا دژ نەبێ، نەک هەر ڕەوا بگرە پەسەند و پێویستیشە. ئەم پرسیارە زۆر جار دەکرێت، ئایا مسلمانان تا چ ڕادەیەک بۆیان هەیە لە غەیری خۆیان بەهرەمەند بن؟ ئەگەر جوولەکەن، ئەگەر نەسڕانین کە ئێستا لە ڕۆژئاوا هەن لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا، یاخود بۆذایی و کۆنفوشیۆسی و هیندۆسین کە لە ڕۆژهەڵاتی ئاسیا و لەو شوێنانە هەن، ئایا مسلمانان تا چ ڕادەیەک بۆیان هەیە لە جگە لە خۆیان بەهرەمەند بن؟ چ لە ڕووی فیکریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووری، کۆمەڵایەتی، لە هەموو ڕۆکانەوە، لە ڕووی ئیدارەدانی کۆمەلگا، لە ڕووی تەکنۆلۆژیا، پیشەسازی؟ وەڵامەکەی ئەوەیە کە بەهرەوەرگرتنی مسلمانان لە جگە لە خۆیان نەک هەر ڕێ پێدراوە، بەڵکو پەسەندکرا و بگرە پێویستکراویشە. بەڵگەمان چێ لەسەرەوە. با تەماشای چەند دەقێکی قورئان بکەین، چەند ئایەتێکی قورئان، و هەروەها هەندێک لە دەقەکانی سنەت و سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. خوای پەروەردگار لە سوورەتی زومەردا لە ئایەتەکانی 17 و 18 دەفەرمێ: فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب. پێغەمبەری خاتەم دەدوێنێت صلى الله عليه وسلم، دەفەرمێت دەجا تۆ موژدە بدە بەو بەندانەم، فبشر عبادي الذين يستمعون القول، موژدە بدە بەو بەندانەم کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن. چونکە القول ئەلیف و لامی ناساندنی لەسەرەکە، ناساندنەکە لێردا بۆ جنسە، واتە گوێ بۆ تێکڕای قسان دەگرن. هەروەکو زانانی ئیسلام لێردا برچینەیەکیان داناوە، دەڵ انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال. تەماشا بکە چی گوتراوە، تەماشا مەکە کێ گوتوویەتی، تەماشا بکە چی گوتراوە. ئەگەر قسەی باشە و ڕاستە و گوتراوە، بێژەرەکەی هەر کەسێکە گرنگ نییە. ئەگەر قسەکە خراپە، بێژەرەکەی هەر کەسێکە گرنگ نییە. جا دەفەرمێ أولئك الذين هداهم الله فيتبعون أحسنه، گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن، بەڵام شوێن باشترینی دەکەون. کامەی تەبەنی دەکەن؟ ئەوەی کە لە هەمویان باشترە و چاکترە و پەسەندترە و زیاتر ئامانج دێنێتە دی. دەفەرمێ أولئك الذين هداهم الله، ئەوانە کەسانێکن خوا ڕاستەڕێی کردوون، نەک ڕێنمایی کردوون. لێرەدا هیدایەت بە معنای ڕاستەڕێکردن و بە ئامانجگەیاندنە، نەک بە معنای ڕێنمایی کردن و ڕێپێشاندان، چونکە خوا ڕێپێشانی هەموو کەس داوە. بەڵام ئەوانەی کە هیدایەتی خوا و ڕێنمایی خوا پەسەند دەکەن، ئەوانە خوای پەروەردگار دەیانگوازێتەوە بۆ زۆرێکی دیکەی هیدایەت کە بریتێ لە ڕاستەڕێکردن بە ئامانجگەیاندن. وەکو کەسێک لە کەسێک دەپرسێ ئەرێ فڵان شار لەکوێیە، دەگونجێ ڕێنمایی بکە، بڵێ دەچی بۆ فڵان شوێن و بۆ فڵان شوێن و ئاوا دەڕۆی ئاوا دەڕۆی، ئەوە ڕێنماییە. بەڵام ڕاستەڕێکردن و بە ئامانجگەیاندن ئەوەیە دەستی بگرێ و لەگەڵی سواری سایارە یا تایارە بێت و لەگەڵی بچێ بۆ ئەو شوێنە بڵێ ئەوە ئەو شوێنەیە کە دەتەوێت. ئەمە هیدایەتە بە مانا تایبەتیەکەی. لێرە کە خوا دەفەرمێ أولئك الذين هداهم الله، مانا تایبەتیەکە مەبەستە لە هیدایەت، واتە ئەوانە کەسانێکن خوا بە ئامانجی گەیاندوون، ڕاستەڕێی کردوون. وأولئك هم أولو الألباب، وأوانن خاوەن عەقڵان. ئەلباب کۆی لوبە، لوب یعنی کاکڵ، بەڵام بە معنای عەقڵ بە هەکار هاتووە لە قورئاندا. بۆ چونکە مرۆڤ وەکو چۆن گوێزێک بێنێ بەر چای خۆت، کاکڵەکەی دیارە نێوەڕۆکەکەیەتی، ئەوی دیکە هەموو توێکڵە. مرۆڤی لە ڕاستیە بەبێ عەقڵ و تێگەیشتن و هەست توێکڵێکی بۆشە، قاوغێکی بۆشە. کەواتە لێرەدا خوا سوبحانه وتعالى دەفەرمێ موژدەیان پێ، موژدەی چیان پێ بدە؟ موژدەی ئەوان پێ بدە کە خوا لێیان ڕازیە، موژدەی ئەوان پێ بدە کە لە دنیادا بەختەوەر دەبن، بەهرەمەند دەبن،
ئامانجەکانیان دێنەدی و لە دوا ڕۆژی دەخوالیان ڕازی دەبێت کە خوا دەفەرمێن بژدە بە بەندەکانم دەکە ئاوا دەکەن هەم دنیا دەگرێتەوە هەم دوا ڕۆژیش دەگرێتەوە. ئەنجا پێغەمبەری خاتم صلى الله عليه وآله وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێ هەرچە هەندێک لە فەرمودەناسان دەڵێن سەنەدەکەی گرفت و ئیشکالی تێدایە بەڵام معناکەی ڕێک و ڕاستەوە هەموو زانایان بە بەڵگەی دەهێنەوە کە دەفەرمێ الحکمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها کە ترمذی و هەندێک لە زانانی فەرمودەناس هێناویانە دەفەرمێ حکمت واتە زانیاری و کردەوەی بەسوود ونبووی مرۆڤی بڕوادارە لە هەر شوێنە بیدۆزێتەوە لە هەموو کەس پێی شایستەترە کە لە باوەشی بگرێ وەری بگرێ. هەروەها پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەگەر تەماشای سیرە و ژیانەکەی بکەین هەمیشە هەوڵی داوە چ شتێکی باش بەسوود چ زانیاریەک چ ئەزمونێک چ هەنگاوێک چ شتێکی باش لە هەر شوێنێکە بێ بەهرەی لێ وەربگرێ بۆ وێنە. لە جەنگی تائیفدا بۆ یەکەم جار لە نیوە دوورگەی عەرەبیدا بە پێیزانیاری من دوو ئامرازی جەنگ بەکار هاتن یەکیان منجەنیق ئەوی دیکە دەبابە کە ناوەکانیان ئاوا لە سیڕەی ئیبن هیشام داهاتووە لەلایەن سوپای پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام ئەو دوو ئامێرە ئەو دوو ئامرازە بەکار هاتن پێشتر بەکار نەهێنرابوون لە نیوە دوورگەی عەرەبیدا ئەگەرنا دیارە لە لای فارس و ڕۆم ئەوانە هەبوون. منجەنیق بریتیە بۆ لە شتێک وەکو مەدفەعی ئێستا کە بەردی گەورە یاخود پارچە ئاسنی گەورەی تێخرا و پێی فڕێدراوە بەکاریان هێناوە بۆ ڕوخاندنی قەڵا لەبەرەوە کە خەڵکی تایف لە قەڵادا بوون پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام منجەنیقی بەکارهێنا بۆ ڕوخاندنی قەڵاکانیان. دەبابەش هەر وەکو دەبابەی ئێستا کە هەر لەسەر تەقلیدی ئەو دەبابەی ئەو کاتە دروستکرا بەڵام بە تەختە دروستیان کردووە پێچکەی هەبوون تایە و تەختەی ئەستوریان لێکداون چەند نەفەرێک چوونە بن تەختەکان و وردەوە دەڕۆیشتۆ بۆ بن قەڵایەکە وی لێ ڕەبی ڕوخێنێ بۆی کە ئەگەر ئاگر و ئاسنیان بەسەردا کردن ئەو تەختانە بیپارێزن. ئەمە بۆ یەکەم جار پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم بەکاری هێنا لە چی وەرگرت بە تەئکید لە ئەزموونی ڕۆم و فارس ئەوە یەک. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا ئەمە لە سیرە ئیبن هیشام داهاتووە لە بەرجی 3 لاپەڕە 274 هەروەها هەر لە سیرە ئیبن هیشام داهاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک لە جەنگی ئەحزابدا کە جەنگی خەندەکیشی پێگوتراوە غەزوەت خەندەق یا غەزوەت الأحزاب کاتێک مەدینە ئابڵ و قەدرا پێشەوەی تەوان سوپای قوڕەیش و هاوپەیمانەکانیان لە غەتەفان و هەوازین و ئەوانە بێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕاوێژی بە هاوڵانی کرد چی بکەین. سەلمانی فارسی خوا لێ ڕازی بێ گوتی ئەی پێغەمبەری خوا ئێمە لە وڵاتی فارس کە شەڕمان دەبوو لەگەڵ دوژمندا ئەو شوێنانەی پێدەشت بوون دەشت و گۆمەڵایی و تەخت بوون خەندەکمان لێ دەدا لە شوێنە بەرزەکانیش قەڵای بچووک و سەنگەرمان هەبوون. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکسەر بیرۆکەکەی سەلمانی وەرگرت و ئەو شوێنانەی کە پێدەشت بوون خەندەکیان لێدا و دوای خەندەکەکە زۆر بە کەڵکیان هات و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی لە هەڵقەندنی خەندەکدا بەشدار بوو. ئەمەش هەر لە سیرە ئیبن هیشام داهاتووە لە بەرجی 3 لاپەڕە 109 هەروەها لە صحیح بوخاریە بە ژمارە 2106 هاتووە یان 906 کە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستی نامە بنێرێ بۆ پادشای ڕۆم و فارس و میسر و حەبەشە و یەمەن و ئەوانە هاوڵان ئەوانەی کە ئەزموونی سیاسی و دیبلۆماسیان هەبوو وتیان ئەی پێغەمبەری خوا پادشاکان حکمڕانەکان عادەتیان وایە نامە ناخوێننەوە ئەگەر مۆر نەکرابێ دەبێ مۆری پێوە بێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەیفەرموو جا ئێمە چۆن لاسای کافرەکان بکەینەوە چونکە شتێکە ڕەوایە و مادام عورفی دیبلۆماسی وایە بەوە کە ئەگەر ئەو نامێ مۆری پێوە بێ دەزانن کە نامەیەکی فەرمیە و ڕەسمیەتی هەیە فەرمی مۆرێکم بۆ دروستکەن. مۆرێکیان بۆ دروست کرد کە وێنەکەی لە کتێبەکانی سیرەدا هەیە کە لە نەسەری نووسرا بوو الله ڕەسوول محەممەد لە خوارەوە بۆ سەرێ محەممەد و ڕەسوول الله ئاوە نامەکانی پێمۆرکردن ئەمجا ناردی بۆ کیسرا پادشای فارس و هێرەقل پاشای ڕۆم و مقەوقەس پاشای میسر و نەجاشی پاشای حەبەشە و هەروە حکمڕانەکانی دیکە. ئەگەر تەماشای
خەلیفە ڕاشیدەکان بکەین خواریان ڕازی بێ هەر چوار خەلیفە ڕاشیدەکان ئەو بەکر و عومەر و عوثمان و عەلی کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی فعليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين من بعدي عضوا عليها بالنواجذ فەرموویەتی ڕێبازی من و ڕێبازی جێنشینە سەرڕاستە هیدایەت دراوەکان ڕاستە ڕێکراوەکانم بگرن دەدانی لەسەر ڕۆ بگرن واتە ئەو ڕێبازە تۆن بگرن لە دەستان دەرنەیە ڕێبازی چوار جێنشینەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم چی بووە خۆ دیارە من بەس پێ قورئان و سنت نییە چونکە قورئان و سنت هەریە قورئان و سنتە چ ئەوەی ئەو بەکر و عومەر و عوثمان و عەلی خوالیان ڕازی بێ چەوەی هاوڵانی دیکە نا مەبەست شێوەی حوکمڕانیە واتە ئەو شێوە حوکمڕانی من ئیدارەدانەی من ئەو شێوە حوکمڕانیەی چوار جێنشینە سەرڕاستەکانم ئەوە بگرن نەک ئەوەی دوایی پەیدا بوو بەنی ئومەیە و بەنی عەباس و ئەوانە کە حکمەکەیان کردە میراتی و بنەماڵەیی ئەوە شتێکی نامۆیە بە قورئان و سنت و بە ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەڵبەتە ناڵێین هەر لەو کاتەوە هیچ حکم بە شەریعەت نەکراوە بەڵام شێوەی دانانی حکمڕان و شێوەی مامەڵەکردن لەگەڵ خەڵکدا و شێوەی مامەڵەکردن لەگەڵ بەیتولماڵ و خەزینەی دەوڵەتدا گۆڕانکاری زۆری تێکەوت بۆیە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرموویەتی ڕێبازی من و ڕێبازی چوار جێنشینە سەرڕاستەکانم بگرن ئەگەر نا لێرەدا مەبەست لە سنت دەبێت زۆر چاک بزانین مەبەست لە سنت سیواکردن و بەرسمێڵکردن و ڕیشێشتنەوە نییە نا مەبەست لە سنت ڕێبازە هەر وشەی سنت کە بەکار هاتووە چ لە قورئاندا و چ لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عليه الصلاة والسلام بەس پێی ڕێبازە کە خوا دەفەرمێ قد خلت من قبلكم سنن واتە لە پێش ئێوەدا ڕێبازەکانی خوا یاساکانی خوا ڕابردوون یاسا گردونیەکانی خوا یان پێغەمبەر عليه الصلاة والسلام لێرە کە دەفەرمێ عليكم بسنتي مەبەست لە سنت ئەوە نییە کە لە بەرامبەری واجبدایە نا یعنی ڕێبازەکەی من شێوەی حکمڕانیەکەی من و شێوەی حکمڕانی چوار جێنشینە سەرڕاستەکانم بگرن دەدانی لەسەر ڕۆ بگرن لە دەستان دەرنەیە ئەوان ئەگەر تەماشا بکەین چیان کردووە ئەو وەکر خوا لێ ڕازی بێ لەبەرەوە کە لە دوای کۆچی دوای پێغەمبەر عليه الصلاة والسلام بوو بە حکمڕانی مسلمانان و نازناوی خەلیفەت و ڕەسوولی لای پێدرا جێنشینی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زۆر دەفریای گۆڕانکاری سیاسی و ئیداری نەکەوت 2 ساڵ و چەند مانگێکیش حکمڕانی مسلمانان بوو بەڵام لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا کە 10 ساڵ و چەند مانگێک حکمڕانی مسلمانان بوو و لە سەردەمی ئەودا هێمنی و ئاسایش باش باڵی کێشا بوو و جەنگ لەگەڵ فارس و ڕۆمدا لە سەرەتاوە گەرم بوو دوایی ئەو وڵاتانەی کە لە بەردەستی هەردوو ئیمپراتۆری ڕۆم و فارزاون کەوتنە بەر ژێڕچێفی دەوڵەتی ئیسلامی عومەر خوا لێ ڕازی بێ وەکو خەلیفەیەکی ڕاشید و سەرڕاستی پێغەمبەر عليه الصلاة والسلام ناچار بوو کە زۆر لە ئەزموونی حکمڕانی فارس و ڕۆم بەهرەمەند بێ لە ڕووی ئیدارەدانەوە لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا تەمسیری ئەمسار کرا واتە دروستکردنی شارەکانی کوفە و بەسڕە و کوێ ئەوانە دروست کران و خەڵکی تێدا نیشتەجێ کردن هەروەها لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا تەدوینی داواوین کرا دیوانەکانیان دانا دیوانی سەربازان دیوانی زەکات دیوانی خەراج دیوانی فڵان کە پێشتر ئەوە نەبووە و لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا بەرید و پۆستە دانرا کە پێشتر ئەوە نەبووە لە سەردەمی ئەودا سژن دانرا زیندان کە لە پێشتر ئەوە نەبووە بە شێوێکی ئەوە وە کۆمەڵێک تەرتیباتی ئیداری و دەوڵەتداری دیکەی کردن کە هەمووی لە ئەزموونی حکمڕانی فارس و ڕۆم وەرگرت کەواتە هەم پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم و لە پێشەوەدا خوا فەرمانمان پێ دەکا و ئەوانە بە خاوەن عەقڵ و بە ڕاستە ڕێکراو دادنێکە لە ئەزموونی خەڵک وەردەگرن شتە باشەکانی لێ وەردەگرن هەم پێغەمبەر وای کردو عليه الصلاة والسلام هەم چوار جێنشینە سەرڕاستەکانیشی هەڵبەتە عوثمان و عەلیش خوالیان ڕازی بێ هەروایان کردووە بۆیە ئێمە دەستمان کراوەیە بەڵکو لەسەرمان پێویستیش کراوە کە چی چاکە لە خەڵکی دیکەوەری بگرین بە مەرجێک لەگەڵ دەقێکی شریعەتدا دژنەوەسێ و هەمیشە بەرژەوەندی خەڵک لەکوێ بێ شریعەتی خوای پەروەردگار لەوێ وەکو زانایان دەڵێن ئەینەما وجدت المصلحة یا وجد العدل فثم شرع الله دادگەری و بەرژەوەندی خەڵک لەکوێ بێ شریعەتی خوا لەوێیە بە هیوای ئەومەش عەقڵ و دڵی خۆمان و هێندە فراوان کەین چی چاک و بەسوود و بەکەڵکە بۆ ژیانی خۆمان لە خەڵکی دیکە بەهرەی لێوەربگرین و
دینداری و دنیاداری خۆمانی پێ زیاتر گەشە پێ بدەین لێرەدا دێنە کۆتایی ئاڵلقەی 25 وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.